بەڵێ بینەرانی عزیز سڵاوتان لێبێت من یادگار فایقم ئەم شەو بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە شاری سلێمانی و میوانەکەشم لە کەرکووکەوە لە گەڵتانە بین بۆ باسی ڕۆژ. دیارە باسی ڕۆژ مەبەستێتی کە لە تەواوی شار و ناوچەکانی هەرێمی کوردستانەوە ڕاو بۆ چوونە جیاوازەکان بۆ ئێوەی بینەر بگوێزێتەوە. تەوەری ئەم جارشمان تایبەتە بە قسەکردن لە سەر ئەنجامدانی ڕفراندەم لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم. میوانی ئەم شەوم لە کەرکووکەوە بەڕێز دکتۆر محەممەد خورشیدە بەرپرسی لە قیسەی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک. مەبەستمە کۆمەڵێک پرسیار لەم بەرنمەیە بوروژێنم و وەڵامی بۆ وەربگرمەوە لەوانە کە ئایا لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و بە تایبەتی کەرکووک ڕێفراندەم لە کاتی خۆیدا ئەنجامەدرێت واروەها ئایا حکوومەتی عێراقی لەو بارەیەوە هیچ کێشەیەک بۆ کەرکووک و کەرکووکیەکان دروست ناکات چلێک تێگەیشتنێک هەیە لە نێوان کورد و سەرکردایەتی سیاسی کورد و پێکهاتەکانی کەرکووک ئایا ئەوان هیچ زەمانەتێکیان پێدراوە کە مافەکانیان پارێزراو ئەبێت ئەگەر هاتوو دەنگیان بە بەڵێ بوو بۆ ڕێفراندەمی سەربەخۆیی و مەبەستمە بپرسم ئایا ڕێژەی کورد لە کەرکووک ڕێژەیەکی دڵخۆش کارە یاخود بە شێوەیەک لە شێوەکان ئەتوانین بڵین کە دەنگی بەڵێ لە کەرکووک مسۆگەرە و بە زۆرینەیەکی ڕەها ئەتوانن دەنگی بەڵێ لەوێ سەرکەوێ و مەبەستمە ئەوەش پرسیاری ئەوەش بکەم کە ترسی پێکاتەکانی کەرکووک لە ئێستادا لە چییە بە تایبەت ینی عەرەبەکان لە چی ئەترسن و داواکاریان چییە؟ من زیاتر ناڵم لە پێشەکیەکە دکتۆر محەممەد خورشید بەرپرسی لە قیسەی پارتی دیموکراتی کوردستان لە کەرکووک سڵاوتان لێبێت لە کەرکووکەوە ماندوو نەبن ئەمەوێت یەکەم پرسیارم بەو پرسیارە دەست پێ بکەم ئایا ڕێفراندەمی سەربەخۆیی لە کاتی خۆیدا ئەنجام ئەدرێت؟ بەناوی خی گەورە سڵاو بۆ جەنابەت کاکە یادگار و بۆ بینەرانی بەڕێزی ئێوە بتەکیت ئێوە و بینەرانی بەڕێستان ئاگادارن کە لە هەفتەی ڕابردوو ئەنجومەنی پارێزگای کەرکووک لە بڕیارێکی مێژووی خۆی کە بەدەست پێشخەری لیستی زەردی نێو قایمەی برایەتی ئەوی تەوقیعانە کۆکرایەوە و بڕیاری ئەوەیاندا کە یا داواکاری ئەویان پێشکەش کرد کە لە ڕێفراندۆمی کوردستان بەشدار بن. بەو پێدانگا هەموو کەرکووکیەکان چاوەڕێی ڕۆژی 25/9کەیان لەگەڵ باقی هەرێمی کوردستان کە بێکەوە بەشدار بن و ئەوەی کە ئێمە ئاگادارین و سەرکردایەتی سیاسی کوردستان باسی لێوەکەن ئەو بابەتە پاشەکشەی لێ ناکرێ و ئیشەڵڵا هەمومان لە ڕۆژی 25/9 ئێمەی کەرکووکیەکانیش لەگەڵ باقی ناوچەکانی تری دەرەوەی ئیدارەی هەرێمی کوردستان و هەروەها لەگەڵ پارێزگاکانی کوردستان بێکەوە چینە سەر سنووخەکانی ڕاپرسی. باشە. دکتۆر ئێوە ئاگادارن کە بانگەشەی ڕێفراندەمی سەربەخۆیی دەستی پێ کردووە لە کەرکووک ئەم بانگەشەیە چۆنەڕوە و بەرنامە و پلانتان چییە بۆ ئەوەی بانگەشەیەکی جوان و شارستانیانە و ڕێک و پێک و خاوەن سەدا لە کەرکووک ئەنجام بدەن لەگەڵ تەواوی پێکاتە و لایەنە کوردیەکانی دیکە؟ هەموو لایەکە گەدارین ئەو دەستپێکی بانگەشەی ڕێفراندۆم لە هەموو کوردستان دەستپێکێکی هێمن بووە و لەوانەیە ئەم هێمنیە و ئەو ئێستقرارە لە کەرکووک تا ڕادەیەک زیاتر ئێمە مەبەستمان بوو بێکە وا دەربکەوێ ئەو جۆری پێکهاتەی پارێزگای کەرکووک و جۆری پێکهاتەکانی نێوشاری کەرکووکیش بە تایبەتی ئەوە لای ئێمە بابەتێکی یەکجار گرنگە بۆیە هەوڵمانداوە لە دەستپێکی هەڵمەتی بانگەشەی ڕێفراندۆم لە کەرکووک بە ئارامی دەست پێ بکەین. سپاس بەخوا گەنجە خوێنگەرمەکانی کەرکووکی ژۆیەوە هەموو لایەکەزانین کەرکووکیەکان تۆزی خوێنگەرمین ئەو ئارامیەیان پاراستووە. شارستاترین بابەت ئەوە بووە کە گەنجەکانی ئێمە بە گەڕان و چوون بۆ لای هەموو چین و توێژەکان هەموو نەتەوەکانی تر بە پێشکەشکردنی گوڵ و پێشکەشکردنی ئاڵای کوردستان داوایان دە خەڵک کردووە کە دەنگ بەڵێ بدەن بۆ ڕێفراندۆم. ئەمە پێشوازێکی یەکجار زۆر باشی لێکراوە نمونەی ئەم ئێوارەی شەقامی کۆماری لە کەرکووک کە بەڕاستی پێشوازێکە زۆر شایان بوو و کۆمەڵێک گەنجی کورد بە ئاڵای کوردستان و بە گوڵەوە چوونە لای هەموو ئەو دوکاندارانێکە لەو شەقامان و پێشوازیەکی یەکجار گرمیان لێکراوە بەو شێوەیە هەوڵدراوە
و بانگەشەکان هێدی جێگەی خۆی ئەگرێت بە هەموو زمانەکان هەوڵمان داوە کە ڕێی خۆمان بگەێنین و داوا لە خەڵکی پارێزگای کەرکووک بکەین لە ڕۆژی 25ەوە بێنە سەر سندوقەکانی دەنگدان. بەڵێ دکتۆر محەممەد بەنسبەت کەرکووکەوە ئایا ئەنجامدانی ڕفرەندەم و دەنگدان بە جیابوونەوە لە عێراق مجازەفەیە یانمانەوە لەگەڵ ئەم عێراقی ئێستا مجازەفەیە؟ لەوانەیە ئەم قسەی کە ئەیکەم زۆر ینی تەطبیقەکەی و جێبەجێکردنەکەی لەسەر پارێزگای کەرکووک بێتەوە چکە لە 14 ساڵی ڕابردوو بەڕاستی کەرکووکیەکان زیاترین معاناتیان هەبووە بەدەست حکوومەتی یەک لە دوایەکانی کە لە عێراق بوونا واتە لە 2023 و هەتا ئێستا هیچ ئومێدێک هیچ ینی بەرچاوڕوونیەک لەلای هیچ کام لە پێکاتەکانی پارێزگای کەرکووک نییە جگە لە هەندێک سیاسی نەبێت کە دەستکەوتی تایبەتی خۆیان لە پلەی ئەندام پەرلەمانێک لە پلەی وەزیرێک یا بە شێوێک لە شێوەکان دەستەبەر کردووە بۆ خۆیان لە هەندێک لیستی جیاواز بەڵام کاتێک کە دێتە ناو پارێزگای کەرکووک تەنانەت حکوومەتی عێراقی لە دوای 2023 نەیتوانی ئەمنیەتی ئەم شارە بپارێزرێ ئێوە لە خۆت ڕاگەیانکارێکی دیاری بوویکا کە یادگار بینەرانی بەڕێزی ئێوە لە بیریانەکە ڕۆژانە دەنگۆی تەقینەوە و شەیدکردنی خەڵک و پەلەماری تیرۆریستی لەم شارە ینی بووە بابەتێک کارەساتی ئەدایەوە بڕاستی لە دوای 2014 کە پێشمەرگی کوردستان هاتوتە ئەم سنوورە جۆرێک لە ئارامی باڵی کێشاوە بەسەر پارێزگای کەرکووک و ئێستا خەڵکەتوانێت بە ئارامی بژێ ئەم ئارامیەی کە دوای هاتنی هێزی پێشمەرگی کوردستان لەم ناوچەیە بووە هیچ کام لە نەتەوەکان هیچ کەسێک نییە کە باسی لێوە نەکات و نەڵێت کە بەڵێ ئەم حاڵەتانە بووە بۆیە ئەمە ڕنگدانەوەی زۆر باشی داوە لە سەر ئەم بابەتە خاڵێکی تر ئەوەیە کە کەرکووکیەکان لە 6 ساڵی ڕابردوو بەلانی کەمەوە تووشی بەردەوام کاولکاری و کوشتن و بڕین و تعریب و لە ناوبردن و ڕوخاندن و زۆر شتی سیر بوونەتەوە بەڕاستی یەکەم هجومی حرس قومی لە کەرکووکەوە دەستی پێ کردووە لە ناوچەکانی ڕۆژاوە و باشووری کەرکووکەوە دەستی پێ کردەوە چۆتە باقی شوێنەکانی تر لە هەفتاکان گەورەترین حملەی تعریب لەم پارێزگایە بووە لە هەشتاکان گەورەترین حملەی ئەنفال لەم پارێزگایە بووە لە نەوەتەکان گەورەترین حملەی بە عەرەبکردنی گوندەکانی ئەم سنوورە دوای ئەوەی کە تعریب کراون تەرحیل کراون دەم سنوورە بووە بۆیە ئەم کارەساتانە لە ناخی هەموو کەرکووکیەکان وەکو خۆی ماوەتەوە لە دوای 2023 بە هیچ شێوەیەک حکوومەتی عێراقی ڕازی نەبووە کە یەکەم ئەم پارێزگای بە پارێزگایەکی خۆی بزانەوە ڕێگە بدات کە ممارسەی سەلاحیەتەکانی خۆی بکات لەلایەکی تریشەوە ڕێگر بووە لە جێبەجێکردنی ئەو مادە قانونی و دەستوریانی کە لەسەر ئەم پارێزگایە هەیە بۆیە کەرکووکیەکان بەڕاستی بە یەک کەلیمە ئەگەر بتوانین باسی بکەین کەرکووکیەکان ماندوو بوونە لە حکوومەتی عێراقی و بێئومێد بوونە لە حکوومەتی عێراقی بۆیە ڕۆژێک زووتر نییە کە داوای ئەوە بکەن بێن مەسیری خۆمان دیاریکەین ئەگەر ئێمە لە ڕابردوو نەمانتوانیەوە بە ئارامی لەم ناوچانە بژێن کار بکەین بۆی لە داهاتوونەوەکانی ئەم پارێزگایە بە ئارامی بژێن ئەمە کاتێک لەگەڵ نەتەوەکانی تر باسیەکەین کاتێک لەگەڵ برا عەرەبەکان لەگە برا تورکمانەکان لەگە دکتۆرەکان باسیەکەین هیچ کەسێک نییە کە نزیکەی بەڵێ نزیکەی 90 ڕۆژمان ماوە بۆ ئەنجامدانی ڕەفرەندەم پێتان وایە حکوومەتی عێراقی هیچ کێشەیەک هیچ ئاستەنگێک بۆ ئەنجامدانی ڕەفرەندەم لە کەرکووک دروست بکات لەو ماوە کەمەی کەماوە بۆ ئەنجامدانی هیچ ڕۆژێک نییە ئێمە لە کەرکووک چاوەڕێی ئەوە نەکەین کە حکوومەتی عێراقی گرفت بۆ کەرکووک دروست نەکات هیچ ڕۆژێک نییە مدیرێکی کورد موظفێکی کورد پۆلیسێکی کورد ئەفسەرێکی کورد لەم شارە چاوەڕێی ئەوە نەبێت کە حکوومەتی عێراقی گرفتێکی بۆ دروست بکە هیچ ڕۆژێک نییە ئیدارەی کەرکووک شەریکەی نەوتی کەرکووک شەریکەی غازی شیمال ئەمانە چاوەڕێ نەبن کە حکوومەتی عێراقی گرفتیان بۆ دروست نەکە ئەمە لای ئێمە یعنی بۆتە شتێکی نۆرمال بە بەردەوام ئێمە چاوەڕێ ئەوەین کە حکوومەتی عێراقی گرفت بۆ ئەم شارە دروستکە بتەکیت کە دێتە سەر مەسلەی ڕەفراندۆمیش ئێمە چاوەڕێین کە حکوومەتی عێراقیەوەی لە دەسەڵاتی بێوە گرفت دروست بکات و هەندێک خەڵکیشی هانداوە بۆ ئەو بابەتە بەداخەوە کە بانگەشەی ئەوەکەن کە گرفتی گەورە لە نێوان نەتەوەکان دروستە بێ احتیمالە خوێن بڕشێ احتیمالە فڵان بێ بەڵام ئێمە بە دەوری خۆمان هەوڵمانداوە لەگەڵ هەموو ئەو نەتەوانە دانیشین قسەیان بۆ بکەین و دڵنیایان بکەینەوە و
و ئەوەی کە من ئاگدار بم لە چەند ڕۆژی ئایندەش ئینشەڵا جەنابی سەرۆک بارزانانی هەندێک لە خەڵکی کەرکووک لە هەموو پێکاتەکان لە هەموو نەتەوەکان بە دیداری شادەبن و لەوێ ئەو قسانێک کە پێویستە یا ئەو ترسی و قەلەقیانەی کە هەیە حتمما لەوێ ڕێگە ئەدرێ گفتوگۆ ئەکرێ و ئەو زەماناتنیش کە پێویستە لە هەرێمی کوردستان لە ئایندەی کەرکووک و ترسەکان و دڵڕاوکەکان ئەم پارێزگایە لە نێو هەرێمی کوردستان کورد لە کەرکووک تا چەندە کۆدەنگی هەیە کورد لایەنە سیاسیەکان لە کەرکووک تا چەندە هەماهەنگییان هەیە پێکەوە تا چەندە کۆدەنگیان هەیە لەسەر پرسی ڕفرەندەم و ئایا لە کەرکووک بانگەشە بۆ دەنگی نەخێر و بایکۆتکردن ئەکرێت؟ ئەوەی کە لە پارێزگای کەرکووک هەیە لە ڕابردوو تا ئێستا چووکە وەک ئەڵێم دایم ئەو مەترسیانەی حکوومەتی عێراقی و مەترسی توندڕەوەکانی حکوومەتی عێراقی کە تەنها لە لای ئێمەی کەرکووکیەکان ناویان گۆڕاوە کاتی خۆی ناویان حرس قەومی بوو دوایی بوون بە حزبی بەعس و ئەرتەشی عێراق دوایی ناویاندرا داعش و دەوڵەتی ئیسلامی و سبەی خوازانە بچ ناوێکی ترەوە دێنە پێشەوە ئەم مەترسیانە بۆ ئێمە ینی هەبووە ئەم مەترسیانە وای کردووە کە کەرکووکیەکان لێرە جۆرێک لە کوردستانیان یەک ڕیزی و پێکەوە بوون و کۆبوونەوەی بەردەوام و یەکتر بینین ومانە بە بەردەوام هەیە هیچ حزبێک لە کەرکووک تا ئێستا لە حزبە کوردستانیەکان ئەعلانی نەکردووە کە بڵێ ئێمە دژی ڕێفراندۆمین و ئاخر شتیش ئەوەیە کە لە لیستی برایەتی لە کۆی 24 ئامادە بوو 22 کەس ئەو بابەتەی ئیمزا کردووەوە نردوێتی واتە کۆدەنگیەکێک جار زۆر هەبووە لە مەسلەی داواکردن بۆ بەشداربوون لە پرسی ڕفراندۆم حزبە کوردستانیەکان باشن و لە ڕابردووش لە بەتایبەتی لە دوای 24 نیسانەوە کە ئەو بابەتە لە پرۆژەیەکی پارتی دیموکراتی کوردستان کە لە نێوان حزبە سیاسیەکان گفتوگۆمان کردووە تا ئێستا ئەو یەکدەنگیە پارێزراوە هەرچەندە هەندێک جار ئەو حاڵەتێک کە لە هەرێم هەیە کاردانەوەی جۆری لە لای هەندێک بەرپرس هەیە بەڵام بەگشتی حزبە کوردستانیەکان تا ئێستا هیچ لایەنێک دژی ڕێفراندۆم نییە لە کەرکووک چکە بەنسبەت ئێمە کەرکووکی دوو بەشە ئەم مەسلەی ڕێفراندۆمە یەک ڕێفراندۆمێکە بۆ سەربەخۆیی لەگەڵ هەرێمی کوردستان دوو ڕێفراندۆمێک شکە ئێمە کەرکووکیەکان بەم ڕێفراندۆمە ئەمانەوە بە حکوومەتی عێراقی بڵێن دوای ساڵی 2005 تا ئێستا کە 12 ساڵ بەسەر مەسلەی مادەی چلا تێپەڕیوە مادەی 140 تێپەڕیوە ئەمە حەقی ئێمەیە کە مەسیری ئایندەی خۆمان دیاریکەین بۆیە هەموو لا لەسەر ئەوە تا ئێستا کۆکین و ئومێدەواریشم ئەو یەک ڕیزی و تەبڵێت بپارێزین بەرەو ڕۆژی ڕێفراندۆم. بەڵێ دکتۆر محەممەد زۆر جار باس لەوە ئەکرێ ئەوترێت کە ڕێژەی کورد لە کەرکووک ڕێژەیەکی مەترسیدارە ئایا ئەمە وایە وەلقی دووەمی پرسیارەکەم ئەوەیە پێتان وایە کە دەنگی بەڵێ بۆ ڕیفراندەمی سربەخۆیی لە کەرکووک مسۆگەرە؟ بەپێی ئەو تەجروبە متەوازعی من لە کەرکووک کەمە لە ساڵی 2023 تا ئێستا کە لە ناو شاری کەرکووکین با بڵێن هەموو ئەو هێزە کوردستانیانەی کە هەن کورد لە هەڵبژاردنەکان دایم ڕێژەی باشی هەبووە و دەنگی باشی هێناوە ینی ئەمە شتێک نییە کە ئێمە قسەی لێ بکەین لە هەڵبژاردنەکانی دوای وەکو نمونەی تازە کە باز بکەم لە 2010 کورد لە ژماری 12 کورسی کەرکووک 6 کورسی هێنا لە هەڵبژاردننی لە مەبەسم پەرلەمانی عێراقیە مەجلیسی نوابی عێراقیە لە هەڵبژاردننی 4 2014 کورد لە ژماری 12 کورسی 8 کورسی بەدەستهێناوە بۆیە ینی ئەو ئەگەرەی کە بەڵێ دەنگی کورد کەمە لێرە یا فلانە ئەمانە ئەگەرێکی ئەوە نییە زۆر بەهێز نییە بەڵام لەگەڵ ئەوە ئێمەی کوردستانیان پێمان خۆشە بەڕاستی داوامان لە نەتەوەکانی تر کردووە هەنگاوەکان بەرەو نەتەوەکانی ترە چکە ئەمە کارێکە کە ئێمە هەموو ئەم نەتەوانێک کە لە کەرکووکە ژێنە بە پێکەوە بژێن و مەسیری ئێمە یەکەوە قەدەری ئێمە بەیەکەوەی و ئەبێ مافی یەکتری بپارێزین و ئەبێ هەر لایەکیش کە جۆرێک لە پرسیاری لەسەر بکە مافەکان زیاترێکوێتە دەست ئەو مافانە بدات بەلایەنەکانی تر بۆی هەموو لایەک بتوانین بەیەکەوە بژێن مەترسی ئەوەی کە خوای نەکەردە کورد لە ڕەفراندۆم لە کەرکووک سەر ناکەوێ مەترسێکی زۆر لاوازە ئەگەر یەک ریزیەکەی کە ئێستا هەیە بەم یەک ریزیە بڕۆین بەرەو پێشەوە و برایانی ترمان لە حزابی کوردستانیش دەست بکەن بەکاری بەردەوام بۆ مەسلەی بانگەشی ڕەفراندۆم ئومێدی سەرکەوتنەکان لە کەرکووک چاوەڕوان کراوە. بەڵێ دکتۆر محەممەد
هەر ئەم ساڵ لە مانگی شەژڕاتان گەیاندبوو کە پێکهاتەکانی کەرکووک گرنتیان ئەوێت و دواتریش لە لێدوانێکی تردا ئاماژەت بەوە دابوو کە ئێوە بە شێوەیەکی ڕۆژانە دیدار و چاوپێکەوتنتانەیە لەگەڵ شێخ و عەشایەرەکانی کەرکووک و دەوروبەری ئەوان داوای ئەوەکەن کە لە نزیکەوە کاک مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان ببینن و داوای گرنتی ئەکەن. پرسیارەکەی من ئەوەیە ئەوان داوای چی ئەکەن بە دیاری کراوی و لە چی ئەترسن؟ ئەو حاڵەتی کە هەیە بتەکیید بڵێ من وام وتووە و ئومێدوارم کە وەکو باسیشم کرد لە چەند ڕۆژی ئایندا ئەو دیدارانە ئەبێت لە ماوەی پێشوش بەر لە جژن بە ماوەیەک جەنابی سەرۆک چەندین کەسایەتی و خەڵکی لە پارێزگای کەرکووک بینیوە قسەی لەگەڵیان کردووە لە چەندین دیداری کە هەی بووە ینی ئەمە بۆ بەردەوامە و ئیشەڵا دیدارەکانی تریش ئەبێت لە چەند ڕۆژی ئایندە. مەسەلەی ئەو حاڵەتی کە هەیە بەنسبەت نەتەوەکانی تر بەڕاستی ترس و دڵانراوکێکی جار زۆر لە بەغداوە لە ئەو سیاسیانەی کە لە بەغدان لە نێو ئەوانە بڵاوە کرێتەوە. مەسەلەن هەندێک لایانی تورکمانی هەیە پێی خۆشە باسی ئەو حاڵەتە بکە کە لە ساڵی 59 ڕووی داوە لە کاتێکا ئێمە لە دانیشتەکانمان لەگەڵ هەموو حزبە سیاسیەکان و لەگەڵ هەموو ئەو کەسایەتیانەی کە لە نێو تورکمان چاوپێکوتنی ڕۆژانەمان هەیە لەگەڵیانە پێیانمان وتووە ینی ئەو مەسلەیە هیچ پەیوەندی بە کورد نەبووە ئەو لایەنێک بووە و ئەو کاتە مەسەن ئێمە باسمان کردووە پارتی دیموکراتی کوردستان وەکو پارتێکی کوردستانی کە لەو سەردەما هەبووە ئەو ڕۆژێک ئەو حادیسەیە ڕوویداوە بۆ سبەینەی لە ڕۆژنامەی ڕسمی پارتی لە ساڵی 59 ئیدانەی ئەو حرەکەتە کراوە و ئەوە ناتواندان بەوە کە بڵێ ئەم حاڵەتانە بووە لە مەسلەی ئەو گرنتیانی کە ئەیانوێ ئەو قەلەقەیە کە لە دڵیانە لە بەغداوە زیاتر ئیسرادی ئەو قەلەقیانە ئەکرێ بۆ نێو دڵی ئەم خەڵکە مەسەن مەسلەی موچە یەکێک لە حاڵەتە تایبەتیەکانێک ئەوان باسێکەن ئەگەر ئێوە دەنگ بە ڕفراندۆم بدەن و بچنە سەر هەرێمی کوردستان موچەتان ئابردرێ لە کاتێکا مەسەن ئێمە ڕوونیەکەینەوەڵێن پارێزگای کەرکووک بەو هەموو بابەتانی کە لە بەردەسێتی بۆ هەموو سامانە سروشتیانەی لە بەردەسێتی خۆی ئەتوانێت خۆی بژێنێ نەگەتوانێت خۆی بژێنێ بەڵکو ئەتوانێت هاوکاری شوێنی تریش بێت. مثلا یەکێک دو بابەتانەیە ئەوان ئەوروژێن یەک حاڵەتێکی تر مەسلەی مافی هاوڵاتی بوونە ینی مافی هاوڵاتی بوون لەلای ئەوان زۆر گرنگە چۆن ئەتوانین ئەم مافی هاوڵاتی بوونە بپارێزین. ئێمە بینین ڕۆژانەش کە جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان تاکی دەکاتەوە لەسەر ئەو گرنتیانە. خاڵێکی تر مەسلەی جۆری دەسەڵاتە بۆ مۆزوعە ئێمە لای خۆمانەوە پرۆژەیەکمان حازر کردو لەگەڵ چەندین کەسایەتی سیاسی و قانونی ناو عەشیرەتەکانی عەرەبی و تورکمانیش قسەمان کردووە. پرۆژەیەکی باشە پرۆژەکە تا ڕادەیەکی زۆر بەدڵیانە بەس پێیان باشە ئەم پرۆژەیە یعنی گەرنتیەک بدرێت کە لە ئایندەیە لە دەستوری هەرێمی کوردستان بچەسپێندرێت دەستوری کوردستان ئەفو بچەسپێندرێت بۆی ئەوانیش مافەکانی خۆیان دەستەبەر بکەن. لە الحەمدولillah لە ئەم وتارانەی کە ئێستا جەنابی سەرۆکی هەرێمی کوردستان لە چاوپێکەوتنەکان ئەیدات زۆر بەجددی ئیشارەت بۆ مۆزوعە کە دەوڵەتەکە دەوڵەتێکی هاوڵاتیە بێ دەوڵەتەکە دەوڵەتێکی پەرلەمانی دیموکراسی کۆماریە بێ و دەوڵەتێکی فیدرالیە بێ لەناو ئەو فیدرالیش پێم وایە ئەوان پێیان خۆشە کە هەندێک ڕەچاوی ناوچەکانیان بکرێ هەندێک ناوچەی حکمی ذاتی هەبێ بەتایبەت ئیشارەت بۆ مۆزوعی ئەنکاوە ئەدەن لە هەولێر کە ئەگەن ئەو حاڵەتانی کە هەیە لە هەولێر بتوانرێت لەم ناوچانەی کە مەسەلەن سەرجەم دانیشتوەکانی تورکمانن هەندێک ناوچەمان هەیە وایە یا ئەو ناوچانەی کە سەرجەم ناوچەکانی عەرەبن جۆرێک لە خۆبەڕێوە بردنیان پێ بدرێت حکمی ذاتیان پێ بدرێت کە ئەوە لە مەجای فیدرالیە واردە نمونەی زۆرمان هەیە لە ویلایەتەکان لە ئەمریکا کە ئەو حاڵەتیان کردووە وەکو ویلایەتی نیو مکسیکۆ کە مەسەن ئەو حاڵەتانی تایە بۆیە ئەم بابەتانە ئەوان پێیان باشە بچەسپێندرێەوە خاڵێکی ترکە بەرایانەوە گرنگە پێیان خۆشە ئەم بابەتە لە زمانی شخصی یەکەمی کوردستانەوە ببیستن و گرنتیەکان لەو وەرگرن بەڕاستی بەلایەنەوە گرنگێک ئەو گرنتیانە وەرگرن ئەو زمانەتانە وەرگرن و ئەو قلقیانە نەمێنێ یەک مەسەلەی موچە دوو مەسەلەی مافی هاوڵاتی بوون سێ مەسەلەی ئایندەی دابشکردنی دەسەڵات لە پارێزگای کەرکووک و لە هەرێمی کوردستان ئەوانە ئەو قلقیانن کە لە لای نەتەوەکانی تر هەیە و هەوڵمانداوە بیڕەوێنینەوە. باشە دکتۆر محەممەد یعنی من بەر لە بەرنامەکە لەگەڵ هەر بۆ وەکو ئیزافەیەک بۆ قسەکانی جەنابتان لەگەڵ سەرچاوەیەک لە سەرۆکایەتی هەرێمی کوردستان قسەم کرد ئاماژەی بەوەدا کە جگە لەوەی سەرۆکی هەرێم لە دانیشتنەکانی ینی تەواوی تورکمانەکانی خاکی کوردستانی بینیوە و مەسیحەکانی بینیوە و دڵنیاییشی پێداون بەڵام ئاماژەشی بەوەدا وتی کە خەریکی ئەوەن کە سەردانی کەرکووکی شەکەن بۆ مەسەلەیە وەسیقەیەکی سیاسی بۆ مافی پێکهاتەکان ئەنووسنەوە کە مافی پێکهاتەکانی بە شێوەیەکی
ڕێک و پێک بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی بێکەم و کوڕی تیا چەسپێنرا بێت. ئایا ئەو ترسەی ئەوان لەو ڕووەوە ڕەوێنراوەتەوە کە بڵێن ئەوان هاوڵاتی پلە دوو نابن مافیان پارێزراو ئەبێ تەنانەت هەندێک کەناڵی ڕاگەیاندنی کوردی ئەو ترسەشیان لە دڵدروسەکە کە ئەگەر دەنگ بە بەڵێ بدەنەوە حکوومەتەکەی عەبادی دەمودەست موچەکەیان ئەبڕێت. لەم ڕۆوە ئێوە چه هەنگاوێکتان ناوە بەڵام بە کورتی و پوختی چووکە یەک دوو پرسیاری دیکەمەوە و لە کۆتاییش نزیک بووینەتەوە. ئەوەی منیش ئاگدارم ئەو بابەتێک کە جەنابەت باست کرد بەڵێ هەندێک لایەنی تورکمانی لێرە داوت کراون هەندێک لایەنی مەسیحی داوت کراون و لەگەڵیان دانیشتون و قرارە ئەو لیژنە بە ڕێزەش سەردانی ئێرە بکات و لەگەڵ باقی لایەنەکانی تریش بنووس دانیشێت و وەسیقەیەکە کە داواکاریەکانی ئەوانی تایە نەک ئەوەی کە ئێمە وەرەقەیەکمان خسبەت بەردەستیان بڵێن ئێوە بەس ئەوەندە مافتانە دەینێ ئەوەی من ئەگەدارم داواکاریەکانی ئەوانە ئەو داواکاریانی کە مافی خۆیانە حەقی خۆیانە ئەیڵێن و ئەوە ئەکرێتە ئەو وەسیقەیە کە پێویستە عەفوم کە من دەنگی جەنابتم بۆ نهات. بەڵێ فەرموو. من لە کۆمنتی جەناب نەگەشتم بەڕاستی بم بورە. کۆمنتەکەی لەسەر ئەوە بوو کە ئەو لیژنەی لە هەرێمی کوردستانیش سەردانی ئەوانەکە وەکو جەنابیشتان ئاماژەتان پێدا هیچ خاڵێک ناخاتە بەردەستی ئەوان بەڵکو خاڵەکانی ئەوان مەرجەکانی ئەوان داواکاریەکانی ئەوان وەرەگیرێت و بۆیان زەمان ئەکرێت و وەگرنتیان پێدرێت و بۆیان ئۆکەی لەسەر ئەدرێت. ئەوەی کە هەیە ئەو مافە شەرعیانەی کە ئەم نەتەوانە هەیەە و پێویستە بۆیان دابین بکرێت و حەقی خۆیانە و ئەوان دڵیان پێ ئارامەگرێت داواکارەکانیان ئەخەنە بەرچاو و ئەوە تەوسیقەکرێ ڕێکە ئەکرێتە وەسیقەیە کە دوا ڕۆژ هەموو لایەک ئەو مافانە بپارێزن. بەڵێ ئەوە واقعەکە بەو شێوەیە. محەممەد بەڵێ دکتۆر کۆتا پرسیارم گەر بە کورتی وەڵامم بیتەوە سوپاس دەکەم. جەنابتان سەرکردەیەکی باڵای ناو پارتی دیموکراتی کوردستان مەبەست مەباسێکی ئەو دۆخە سیاسی باشووریش بکەین. قسەیەک لەسەر ئەوە هەیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ لایەنەکانی دیکە حتممە ئەگەر بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی نەهاتنە سەرخەت تا 15 ئەم مانگە پەرلەمان کارا بکاتەوە. ئەمەوێ ئەوە بزانم کە هێشتا بەر لە ڕیفراندۆم دەرفەت بۆ سازشکردن بۆ یەکتر و ڕێککەوتن ماوە لە هەرێمی کوردستان. ئەوەی کە بەنسبەت پارتی دیموکراتی کوردستان لای ئێمە هەیە بەڕوونی تا ئاخیر لە حەزاتیش کە لایەنەکانی تر ئەگەنە قەنەعات کە پەرلەمان کارا ببێتەوە پارتی دیموکراتی کوردستان پێی باشە کە بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵی ئیسلامیش بێنەوە ناو بابەتەکە و هەمومان پێکەوە کار بکەین و سەرکەوتوو بین لەم بابەتە و بەبێ مەرجیش ئامادەین پەرلەمانی کوردستان کارا بکرێتەوە. ئینشاڵڵا ئەوە ئەبێ ئەگەر ئەوە نەبوو بە هەر شێوەیەک لە شێوەکان کە لایەنە سیاسەکانی تر جۆرێک لە ئیتفاقیان کرد بۆی کە پەرلەمان کارا بێتەوە پارتی دیموکراتی کوردستان ئامادەیە بۆ کاراکردنەوەی پەرلەمان بە شێوەیەک لە خزمەتی پرسی ڕێفراندۆم و سربەخۆیی هەرێمی کوردستان بێت. بەڵێ دکتۆر محەممەد خورشید بەرپرسی لە قیسەی پارتی دیموکراتی کوردستان و ئەندامی سەرکردایەتی و حزبە لە کەرک و گەرمیان زۆر سپاس بۆ کاتەی بە ئێمە و بەبینەرانت بەخشی. بەڵێ بینەرانی ئەزیز باسی ڕۆژ لێرە کۆتایی دێت. ڕێزی یادگارفایەق و ستافە ئەزیزەکەم لە شاری سلێمانی لە شاری کەرکووک لە شاری هەولێر قبوڵ بکەن تا بەرنامەیەکی دیکە ماڵی ئێوە و کوردستان هەمیشە و هەردەماوەدان بێت. بەخوای گەورەتان دەسپێرم. ماڵتان ئاوەدە.